ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. صلاة ورحمة مهرباني برشي بسر همولا يكتان دا میوانانی ماڵی خوا. ئازیزانی خۆشەویستان، لەو تاری ئەمڕۆدا بە پشتیوانی پەروەردگار بە عنوانی ئەوەی داهاتوو بۆ ئیسلامە و لەگەڵ ئەوەشدا لەیس عندنا ئەغلا من النبی عليه الصلاة والسلام، واتە لەسەر زەویدا بگەڕین کەسمان نییە بیدۆزینەوە لە گەورەی لە خۆشەویستی لە هەموو شتێ لە پێغەمبەری نازدار نەبێ صلی الله عليه وسلم. بۆیە شاعران و دیبان وتویانە روحي بحبك في ضياء تميم والشوق مني في هوائك عظيم والقبر مسرور بذكر محمدا في ذكر نوري وفيه نعيم. ئاوا وەسفی پێغەمبەری نازداریان کردووە. ئەفەرمێ کاتێ دڵەکانمان ڕووناک بدەبێتەوە بە شەوق و بە ناوی ئەو، و کاتێ دڵمان فراوان و خۆش دەبێ بە یادی ئەو، و کاتێکش دڵەکانمان ئارامی بۆ دێ بە ناوی ئەو، و کاتێکش دەڵێن نورێکمان لێ پەیدا دەبێ و لە ئیسراحەتدا دەژین لە دنیا و قیامەتدا بە ناوی ئەو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو پێغەمبەرەیە کە پێغەمبەری خوا لە حەدیثێکە و ئایەتەکانی ترشدا دەفەرمێ ئازیزان و خۆشەویستان، ئەو کەسانەی کە قسە بە پێغەمبەری نازدارەکەن صلی الله عليه وسلم موژدەتان لێبێ لە دنیادا و لە قیامەتشدا عەزاب و سزایەکیان دەدا خوا پەروەردگار، چونکە پێغەمبەر خودای گەورە خاوەنێتی. ئەو پێغەمبەرەی لەسەر زەویدا هەموو دنیا دوژمنی بوو، کەسێک نەبوو دۆستی بێ، کەسێک نەبوو دۆستی بێ، کەسێک نەبوو پشتی بگرێ. بەڵام خوای محەممەد پشتی گرد و بە مەلایکەکانی بە ئاسمان بە زەوی هێنایە سەر زەوی، ئیسە ملیارێک و نیو شوێنکەوتووی هەیە لە هەموو شوێنێکدا. وای لێکرد ئەو پێغەمبەرە بەردێ نەما سەلامی لێ نەکا، نەکوا مەخلوقات غەیری بەشەر غەیری بەشەرش پێغەمبەری نازداری ئەناسی. خوای پەروەردگارە فەرمێ لە عاقیبەتی ئەو کەسانەی کە قەشمەری یان گاڵتە خواپەناماندا یان بە چاوسووکی خواپەنامان بدا، تەماشای پێغەمبەرەکەن عەلەیهی الصەلاة وەسەلام. ئین الەذینە یؤذون الله وەڕەسوولە، ئەوانەی ئازاری خوا و ئازاری پێغەمبەرەکە و خۆشەویستەکەی دەدەن لە دنیادا، لعنهم الله في الدنيا والآخرة، بەر لعنەتی خوا دەکەون لە دنیا و لە پاشە ڕۆژدا، ولهم عذاب مهین، و لە ڕۆژی دواییدا سزایەکی زۆر سەختیان بۆ دەیە ئەگە پەشیمان نەبنەوە. و هەر کەسێکش ئەگەر بە لەفزێ بە وشەیەک وەڵڵاهی بەشدار بێ لەوەی کە فەڕەنسا کردوێتی بە یەک وشە، وەڵڵاهی دوور مەگرە، خوا سزای تۆش ئەدا بە تەئکید لەگەڵ ئەودا. ئەبێ وریابی و تەبەڕا بکەی هەر کەسێ بە ناوی من و بە ناوی تۆ و بە ناوی هەر کەسێک قسە بکا و بڵێ من دۆستی فڵان و فیسانم و بۆی جمێن بە پێغەمبەردا، حاشا بەلیلا، حاشا بەلیلا. ئەگەر باوکم بێگە برام بێ، ئەگەر هەر کە بێم وەڵڵاهی حاشای لێ دەکەم، من نییە. هیچ کاتێک ئەبێ ئایمانداران ئەمە مەسەلە پێغەمبەرە، ئەمە مەسەلە قیامەتە و دنیایە، مەسەلەیە خوا دەڕەنجێ لێمان. ئێمە هەمومان دەناڵێنین بە کۆرۆنا، نەخۆشیەکی کۆرۆنا کەس نایبینێ، هەمومان زاوڵمان تەقیوە، ئەو عەزابێکی ئیلاهیە خوا ناردێتی بۆ سەر زەوی. ئێستاش لەبانەوەی بچین دەستخۆشی لە کەسانێ بکەین کە جمێن بە پێغەمبەر ئەدەن. دەک خوای گەورە ڕۆژێ زووتر لە نایاندا هەر کەسێ دەستخۆشی لێکایە، دەک خوای گەورە ڕۆژێ زووتر دوژی ڤایرۆسیان کا.
بیان کاتە عیبرەت خۆیان و ئاوام و سەرکردەیان ئەوەی کە دەستخۆشی دەکا و لەگەڵیدایە ئەوەی پێی خۆشە. بۆیە ئینسانی ئیماندار و مسلمان بزانێ یوریدون لیطفئوا نور الله بأفواههم. ئازیزان و خۆشەویستان، هەموو دنیا هەستێ نوری محەممەد بکوژێنێتەوە، بەخوا ناکوژێتەوە. خوا گیانە فەرمێ بأفواههم، نایکوژێنەوە. والله متم نوری ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکا. ئەوەی دەکرێت لە فەڕەنسا و لە دەوڵەتە ئەوروپیەکان نیشانەیەوەی ئیسلام بەرەو هەڵکشێن دەچێ بە ئەعترافی خۆیان. چەندێ دنیا ناخۆش بێ مسلمان زیادەکە، چەندێ دنیا بێدینی قسەکردن بە پێغەمبەر بە قورئان خەڵک زیاتر مسلمان دەبێ. گومانتان لەوە نەبێ. ئاخر و کۆتایی ژیانش هەر بۆ ئیسلامە، هەر بۆ مسلمانانە. ئەمە وعدی خوایە، خوا خۆی دایەتی و هەر ئەبێتش بۆ ئیمانداران و مسلمانانی ڕازگۆ بن. ئەو پێغەمبەرەی کە ناوی بەرز کراوەتەوە ئازیزان و خۆشەویستان، وەڕەفەعنا لەکە ذیکرەک. ئێستا ئێمە لەیرە بانگ دەین لە وڵاتێکی تر دەقەیەکی تر، لە وڵاتێکی تر دەقەیەکی تر، ناوی خوا لەگەڵ ناوی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام بەرز دەبێتەوە لە هەموو دنیادا. بۆیە ئەوان شێت بوون لەوەی کە مسلمانان ڕۆژ بە ڕۆژا لە زیادبووندا. لەیسە عیندەنا ئەغلا من النەبی، نیمانە لەوە زیاتر جگە لە محەممەد نەبێ، جگە لە نوری چاومان نەبێ، جگە لەوەی کەوا ڕوحمان نەبێ، جەستەمان نەبێ. خۆمان، ماڵمان، مناڵمان، باوکمان، دایکمان هەموومان دەکەینە قوربانی ڕەسوول الله. لەبەرەوەیەوە لەگەڵ ڕوحماندایە لەگەڵ جەستەماندایە جودا نابێتەوە. چۆن مرۆڤێ ڕوحی لە جەستە لێ بکەیتەوە لە ژیاندا ناژی، ئیماندار و مسلمانی ڕاستەقینە و ئیماندارەیە هەرچی کاتێ لە هەرچی شوێنێکدا ئازاری پێغەمبەردەن وەکەوەی ئازاری ئەو دەدەن. ئەبێ وەک ئیمانداران و وەک سەحابەی کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا فەرمێ تەماشای ئەم فەرمایشتە بکەن، زۆر گەورەی ئەم فەرمایشتە، دڵتان لام بێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلات وەسەلام إن من أشد أمتي حبا لي، ئەوانەی زۆر مشتاقی منن، ئەوانەی کە بە دڵ لەگەڵ مندان، دڵیان ئەکوڵێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەفەرمێ چی؟ رجل يتمنى، ئەو کەسەیە پیاوێکە ئافرەتێکە تەمەنا دەکا بمبینێ، بەڵام ئەفەرمێ چی؟ ئەن یەڕانی بئەهلیه ومالیه، تەماشا ئەکا لەسەر دنیادا بمبینێ، ئەگەر بەخەوش بێ ئامادەیە ماڵەکەی و مناڵەکانی هەموویدا بەس پێغەمبەر ببینێ. کاتێک کەسێک دێ بۆ لامان، بۆ لای من و بۆ لای تۆ بێت بڵێ لە خەودا پێغەمبرم بینیە، وەڵی ڕاستە و خۆ ناو چاوی ماشکە، ئەو کەسە دیارە خۆشەویستی پێغەمبەرە، بۆی هاتوۆتە خەوی. چونکە خەوی پێغەمبەر ناوێت، شەیتان ناچێتە خەوی پێغەمبەران، و ڕاستە و هیچ ئەڵەیتیانیە و پێویستی بە تەفسیر نییە. ئەبێ ئینسانی ئیماندار بزانێ ئەمجا پێغەمبەری خوا سێر چۆن وەسفی ئێمەی کردە ئیمانداران، چۆن وەسفی ئێمەی کردووە بۆ خۆشەویستی خۆی. ئەفەرمێ من ئەشد ئومەتی حبا لی یەکونونە بەعدی، ئەوانەی زۆر منیان خۆشگەرەک ئەو کەسانن دوای من دێن، ئەو کەسانەی دوای من دێن زۆر منیان خۆشگەرەک. ئەمە بە ئەسحاب و یاوارانە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. یەود ئەفەرمێ ئەحەدهم لو يعطى أهله وماله بأن يراني، يجي أفرمي آمادن همو مالكيان، همو بارو بولكيان، وآمادن همو خويان ومال ومناليان ببخشن لبيناي ودام بقنا من. أما بيغمري خوا وصفي أمتك يكا، وصفي أو كساناك على دواي خوي كخوشويستي بيغمرن. أما هر لارشي ولات يقسكرابة بيغمر صلى الله عليه وسلم بيعته كمان تازه كينوا، ئێمە ئیمانداریەکەمان ڕاستەقینەکەینەوە. ئەوەی پێغەمبەر گەرێکێتی لێمان ئامادە بین بە هەموو کات و هەموو ساتێک، بەڵام ئەبێ وریابین لەگەڵ ئەوەشدا دوور لە توندی تیژی و وەشتی نابەجێ لەگەڵ ئەوەدا ئێمە نیمان چووکە پێغەمبەرەکەمان فێرمانی کردووە. تەماشای ئەم پیاوە بەڕێزە بکەن، تەماشای ئەم سوڵتانە بەڕێزە بکەن، تەماشای ئەم پاشا گەورە بکەن، تەماشای سەروڵات بکەن. سەروڵاتی جاران ڕئیس و پاشای جاران غەمیان پارە نەبوو، غەمیان قاسە نەبوو، غەمیان نەبوو بەنقەکان پڕکەن،
غەمیان نەبوو لە کوێدا پارەی باش و چاک لێدەن لەوێدا نەخێر خەڵکی پارە پولیان نەگەر و ماساوچیان نەگەرەک و تەماشاکەن ئەم پیاوە والیەکە لە والی ئەم پیاوەش ئەو پیاوە بەڕێزەیە سوڵتان عەبدولحەمید ئەفەرمن ئەمە لەگەڵ کابرایەکە قیسەیە جوانیە فەیسەڵ ڕۆژێ لە پاشەکەی دانیشتو لە قەسرەکەی دانیشتۆ دێتە ژوورەوە فەیسەڵ پاشاکە و وەزیرەکەی دێ بۆ لای دەڵێ پاشا پیاوە کاتووە داوای یارمەتی کردووە دامانە پێی ناڕوا ئەڵێ پاشا قەرزاری منە ئەو شەڵە بیکەنە ژوورۆ بابێت دێتە ژوورە وەڵێ من ناوم فەیسەڵە کەسێکم پارە و پولم زۆر لە دنیادا بوو دەوڵەمەندێکی عەجایب بووم بەڵام ئێستا هیچم نەماوە قەرزارم زۆرش قەرزارم نازانم چی بکەم لەم شەوانەدا هەستام نیمەی شەو دەستم بەرزۆ کردەوە خوای یارمەتیم دەی بۆی لە ژێرم قەرزە دەرچم خوای یارمەتیم دەی بۆی لەم تەنگانە دەرچم ئەڵێ بینیم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتە خەو پێمی فەرموو ئەی فەیسەڵ بچۆ بۆ لای مەلیک بچۆ بۆ لای عەبدولحەمید پێی بڵێ قەرزارم پێغەمبەری خوا سەلامت لێکا با قەرزەکەت داتەوە ئەوش فەرمووی ئەی پێغەمبەری خوا چۆنە و بڕوا بە من کە وتی دەی باشە من ناو نیشانێکت پێ دەڵێم پێی بڵێ تێگا خۆی وتی ناو نیشانەکەی پێوتم ڕۆیشتم وتی ناو نیشانەکە چییە سوڵتان پێیوت وتی ناو نیشانەکەوەیە پێی بڵێ ئەم شەو حەمید یا حەمد بەوە ناوی تومە زاماوە شەوان وا بانکە کاتێ سڵاوات دەدا بەمە ئەم شەو حەمید لە فکری چووە سڵاوات ئەفەرمێ سوڵتان پێیوت چۆن بزانم خەوەکەت ڕاستە ئەوش فەرمووی سوڵتان پێغەمبەری خوا لە خەوما پێمی وتووە حامد وتی مەڵێ تەواو چی سێ پارەی پێدا دوایەوە وتی دووبارەی کەرەوە هەستا لەسەر مێزەکەی چووکە ناوی پێغەمبەر زۆر گەورەیە صلی الله علیه وسلم بەخیلە ئەو کەسەی کە ناوی دێنە و سڵاوات نادا بۆیە پێغەمبەری خوا فەرمیێ ئێمە چەندێ دەرحەقی ئەو پێغەمبەرە بکەین یەمان کەمە واللهی ناتوانین حەقی بدەین چونکە دڵمانە کوڵێ ئێمە چۆن سەحابە لەسەر دنیا بوو حەزی ناکرد ڕەسوول الله ئازاری پێ بکێشێ ئێمەش دڵمان ژانەکە ئێستا لە قەبرەکەی کەسێکی تەمەن کرد کەسێک لە دنیا تێنەگەی ئازاری ڕەسوول الله بدا لە قەبرەکەیدا چۆن دڵمان ژان ناکە کەسێکی ئیمانداری ڕاستەقینە چۆن دڵمان ژان ناکە قسە ئەکرێ بە خۆشەویستەکەمان بە تەکید پێیوت دەی پارەی پیرتری پێداد پارەی تری پێدا زیاتر دای پێی وتی بەسەی سوڵتانە بەسەوە نەبەشم بەکە دوای ڕۆیشت بە وەزیرەکەی وتی ئەی وەزیر وەڵڵاهی ئەگەر داوای عەرشەکەمی بکردایە وەڵڵاهی ئەگەر داوای پارەی هەموو دنیای بکردایە وەڵڵاهی ئەگەر داوای ڕوحمی بکردایەمدا پێی چونکە ئەمە هاتووە لە خۆشەویست و هاتووە پەشیمانم یەک شەو سڵاواتم نەداوە لە دیاری پێغەمبەر صلی الله علیه وسلم پەشیمانم ئەی ئێمەی داما و قوربە سەر چی بڵێین لەوەیە بە مانگ و بە دوو مانگ نەکرێتە یادمان سڵاوات لە دیاری بدەین ئەبێ ئێمە لە قیامەتە ڕوومان بێ بەرامبەر بە پێغەمبەر ڕادەوەستین ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله علیه وسلم بێتە دنیاوە ئێستا بێتە سەر دنیا و هەموومان دەچین بە ئەوشی بۆکەینەوە ئایا بەڵام ئێمە لەگەڵ ئەودا دەتوانین شەوێ داوەتی بکەین ئایا پێغەمبەری خوا ئەگەر بێت لەوەیە من پێشی هەمووتان داوای کەم بێتە ماڵەکەی من بەڵام پێغەمبەری خوا پرسیارمان لێەکە کاتێ دێت ئەمان بینێ ئەو موبایلی هاوە دەسمانەوە لە ڕوومان دێ بڵێنێ پێغەمبەری خوا بیگرێ دەستەوە تخوا بزان چی تایە تخوا و تەلەڤیزیۆنەی ماڵمان لە ڕوومان دێ تخوا و ساریها لە ژێرمانە لە ڕوومان دێ بچی بەچی کڕیمانە تخوا لە ڕوومان دێ و خانی ئەمانە تخوا لە ڕوومان دێ و کار و کردارە دەیکەین ئەبێ پەشیمان بینەوە ئازیزان پێغەمبەری خوا ئەمانەی گەرەکە لە ئێمە کردەوەکانمان ئەبێ ڕێککەینەوە لەگەڵ ئەو سونەتە لەگەڵ ئەو پێغەمبەرە نازدارە بۆی لە قیامەتدا لەگەڵەوە حەشر بکەین بۆیە ئەم پیاو چاکە ئەم پیاو نازارە ئەمەی کە فەرموو لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە خەوی بینیوە أنه رسول الله بل خليل الله بل خير خلق في طفولته وەک شاعران فەرموویانە وفور أطهر المطهرين في شبابه ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم خوای پەروەردگارە فەرمێ موژدەی دووەم بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست گومانتان لەوە نەبێ سەر زەوی بە دینی ئیسلام کۆتایی پێدێ ئەوروپا وا هەوڵی لێ
هەڵکێشاوە و دنیا دەدەنە ژێرپا هەر وڵاتێک هەر دەوڵەتێک قسەی بە پێغەمبەر کرد ئەو دەوڵەتە تەئکید بەوە بەرەو ئیسلامەچێ بەرەو دینداریەچێ خوای پەروەردگارشە فەرمێ وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنكم في الأرض كما استخلف الذين من قبلكم ئەتان کەمە جێنشین ئەوانەی کەچین ئیماندارن و ئەوانەیشی کە کردەوەی چاکە دەکەن چۆن ئەوانەی پێشی ئەوەم کردە جێنشین چۆن ئەوانەی لەگەڵ پێغەمبەرا بوون غەریبن دوای بوونە خاوەنی سەرزەوی ئەبێ ئینسانی ماندار و ئینسانی بڕوادار ئەمە بزانێ چونکە مسلمانان ڕۆژ بە ڕۆژ لە ئەوروپادا هان لە زیادبووندا هان لەوەی کە پێغەمبەری خوا فەرمێ پیشانم درا لە سەرزەوی مەشاریق و مەغاریبی سەرزەوی خوای گەورە خستێ بەردەستم و بەرچاو پێمی وت ئەی محەممەد صلی الله عليه وسلم سەرزەوی شوێنێک نامێنێ دینەکەی تو دەگەیە پێی و زۆرینەی سەرزەوی لە کۆتاییدا دەبێتە چی؟ دەبێتە مسلمان دەبێتە دیندار کە لە ڕۆژی بەرەو قیامەت دەڕوا ئەبێ ئینسانی ئیماندار و مسلمان بزانێ کە ئێمە لەم کات و ساتەدا چی بکەین ئەگەر پێغەمبەرمان خۆشگەرەک ڕێگا چارەسەر هەیە ئەو ڕێگایەش ئەتوانین لوتی هەموو ئەو کەسانەی کە لوتیان بەرزە لوتی بشکێنین نەک بەوەی بە هەڕەشە و بە کوشتن و بەمە نەخێر باشترین نەسیحە بەدەست و من و تۆ بێ هەمومان بە یەکەوە هەر کەسێ پێغەمبەری خوای خۆشگەرەک با لە ئەمڕۆ وعد بدا ئەگەر لە برسا مرد خواردنی فەرەنسی نەسێنێ ئەوەتە هاواری لێ هەستا و ئەڵێ بکەنە داواکە لە دەوڵەتە عەرەبیەکان بەناوە عەرەبی و بەناوە ئیسلامی داوایان لێ دەکا و دەڵێت کارچیەکەن مخاتەعەی خواردنم مەکەن هەر دوکاندارێک شتی فەرەنسی بفرۆشێ بڕواتان بێ ئەو پارەیەوە گۆشتی بەراز حرامە هەر دوکاندار هەر کەسێک ئەوە بکڕێ و بیباتەوە کانەما مێشێ لە میێوانی نییە و زۆر تەبیعی هەر وڵاتێکە قسە بە پێغەمبەرکە بەڵام تۆ ئەگەر پێغەمبەرت خۆشگەرەک شتی فەرەنسی مەکڕە هەر شتێکت کردی بخوێنەوە تەماشای کە فەرەنسی بوو ناتەوێت بە بەلاشش دایان پێت نەگەڕبێ لەبەر خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەمە دەتوانین ئەو وڵاتە تەدمیر بێ اقتصادی تەدمیر بێ کە اقتصادی تەدمیر وڵات تێئاچێ و نامێنێ ئەبێ ئینسانی ماندار ئەمە بزانێ تەماشا بکە هەرقل کە مسڵمانش نەبوو بە ئەبوو سوفیانی چی وت بە ئەبوو سوفیانی ئەوەی وتی ئیسلام فطرەتە ئەبوو سوفیان چاک بزانە بڕێ پرسیاری لێ کرد لە دواییدا قیسەکە درێژە من بەڵام ئەمە دێنم ئەوەی وتی ئەبوو سوفیان ئیسلام هەر کەسێ بیگرێ بەدڵ لەگەڵ فطرەتی بەشەرێتا گونجێ لە هەر کوێ بێ مسڵمان دەبێت تەماشای ئەو ئافرەتەکەن 75 ساڵە لە فەرەنسا ڕئیس وڵات هاتووە پێشوازی لێ بکە کە ئەسیرێکی بەرداوە 75 ساڵە گیراوە لە وڵاتێک بە پارەیەکیش خەیاڵیش بەریداوە و لە پاش ئەمەش هاتووە بۆی پێشوازی لێ بکە شانازی پێوە بکە بەڵام ئەم سۆفیە ناوی سۆفیە بەڵام نازانێ مسڵمان بووە پێی وتووە من بۆچی منتان هاوردە بۆ فەرەنسا بە ڕئیسی وڵات واڵێ بۆچی منتان هاوردە بۆ فەرەنسا وتیان لەبەرەوەی فەرەنسیت وتی من لە ئەمڕۆوە مسڵمانم من لە ئەمڕۆوە سۆفی نیم من لە ئەمڕۆوە مەریەمم لەو وڵاتەی کە مسڵمان بم بمگەڕێنەوە بۆ وڵاتە با لەوێ بژیم با لەوێ بمرم لەوێ خۆم ناسیێتەوە لەوێ ئەزانم من کێم بۆی ئازیزانە خۆشەویستان لە تەمەنێکی زۆر بەڵام مسڵمان بوونی سێرەکەی خۆی ئەگەیەنێ ئەگە تەماشاش کەین سێ خەباب بکەین ئازیزانە خۆشەویستان خەباب قوڕەیشیەکان گردویان سەحابەی نازداری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو خەبابە گردویان وتیان خەباب ئێستا چیەڵێی تۆ بنێرینەوە محەممەد بێت لە جێگاتا بێت زۆر وشەیەکی جوان و شیرینی فەرموو سەحابەی پێغەمبەر چۆن پێغەمبەریان خۆشگەرەکە فەرمووی وەڵڵاهی نەک محەممەد صلی الله عليه وسلم بێتەیرە ئێستا من پێم ناخۆشە بیبیسم لە ماڵەکەی خۆیدا درکێ چووەتە پای مبارێکیدا چیجا چۆن قبوڵەکەم پێغەمبەری خوا بێتەیرە چۆن قبوڵەکەم لەوەی خەڵکێکی نەخۆش دڵ نەخۆش بڵێ چییە ئازادیە و حوڕیە قسە کراوە چی کەسێ قبوڵەکە
چی سەرکردەیە قبوڵەکە لە دنیادا قسەی پێ بکرێ و بە ئازادی دابنرێ. تۆ قسەت کردووە بە ملیارێک و نیوێکی مسلمان قسەی پێ دەکەی. وڵاتی ئەوروپی خۆی دەڵێ ئەمە حوڕێت نییە و ئازادی نییە، ئەی بۆ پێشێلێکەن. وازانین ئێمە فەرەنسا دۆستی کوردە بەخوا نەوەڵڵا، نەبەخوا بڕۆن تاریخ بخوێنەوە. فەرەنسا و ئەمریکا و ئەمانە ئەم کوردەی کردە چوار بەش. وانە ئەگەر بێژن ئەوانەیشی نەخۆش بن دڵیان نەخۆش ئەڵێن کورد وەڵا کاکە فەرەنسا نییە، دەی فەرم و خۆیسە دەستە باڵایە، خۆیسە برادەری ئەمریکایە، خۆیسە دنیا لە ژێر دەسەوانە. فەرم و بۆ شتێکمان بۆ ناکەن، بۆ شتێکمان بۆ ناکەن. کێ دەستیانی گردووە؟ تۆ بڵێ ئیسلام دەستیانی گرد بێ مافی ئێمە نەدەن؟ نەخێر. ئازیزانە خۆشەویستان، وڵاتێکە لە ڕۆژێکە 20 ملیۆن کەسی عیدام کردووە، قەتڵ عامی کردووە لە جەزایر. وڵاتێکە هەموو وڵاتێ باس ئازادیکە نەبێ فەرەنسا باس ئازادی بکە. ئێستاش کەلەی گەورەکانی جەزایر ها لە مەتحەفەکانیان کەلەکانیان نادەنەوە، سەریانیان بڕیە و لێدایان ناوە. ئازیزانە خۆشەویستان، بڕۆن تاریخ بخوێنەوە بزانمە چی وڵاتێکی درڕندە بووە. هەر ئەم شتانەیان لێ قابیلە بێ. کۆتایی دێنین بەم حەدیسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، ئەفەرمێت خەوتوو بووم هاتن جبریل و میکائیل. عەرەبیەکەی ناخوێنمەوە چونکە کاتەکە لەوێ درەنگ بێ و ئەزیەتان فرە نەدەم زیاتر، بەڵام ئەمە بۆ پێغەمبەری خوایە با وتارەکەمان کەمێ درێژ بێت، با چەند لەحزەیە عەرەق و گەرما بین، بەڵام لەخبەر خۆشەویستی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئەفەرمێ خەوتوو بووم، وتی میکائیل جبریل پێغەمبەری خوا وەزن کە وەزن. ئیتر عولەمایان دەفەرمن لە وەزندا چی وەزنی جەستەیی بێ، چی وەزنی ڕەوشتی بێ و چی وەزنی ئەخلاقی بێ، هەمووی دەگرێتەوە، ناچینەوە تەفاسیلە. ئەڵێ پێغەمبەری خوایان صلی الله علیه وسلم دانا بەرامە 10 نەفەر، لە 10 نەفەر خۆشتر بوو. جبریل وتی میکائیل بیکێشە بە 10، ئەڵێ کێشای بە 10 زیاتر بوو، ئەڵێ کێشای بە وتی بیکێشە بە 100، کێشای بە 100 زیاتر بوو، وتی بیکێشە بە 1000، کێشای بە 1000 زیاتر بوو. ئەمجا فەرمووی والذي بعثك بالحق، ئەمە کۆتایی حەدیسەکەیە فەرمی والذي بعثك بالحق لوزناه بأهل السماوات والأرض لرجحهم. والله ئەگەر باینین بەرامبەر بە دنیا هەمووی پێغەمبەری خوا لەتایەک، دنیا هەمووی لەتایەک و ئاسمان هەمووی لەتایەک، دنیا و ئاسمان هەمووی لەتایەک، پێغەمبەری خوا لەتایەک، والله هەمووی ناگەیتە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. اللهم صل على محمد وعلى محمد. ئەم حەدیسەمانش لە بیدای و نیهایە هاتووە، ئیسنادێکی جەید و بەقووەتیش هاتووە. خوای گەورە ڕەحمان لێ بکە. یا ڕەبی خوای مان کەیتە خۆشەویستەکەت، خوای ڕەحمان پێ بکە، عاقبەت خێرمان کەی. یا ڕەبی خوای ئەو کەسانەی یا ڕەبی خوای